لیژنەکەمان دیارە یەکەم کۆبنەوەمان ئەنجامدا لە کەرکووک و ئەو یەکەم کۆبنەوەیمان گرنگیکی باشی هەبوو بۆ قەزیەکە. لەو کۆبنەوەیە باس لە ڕاستی و دروستی ئەو بابەتە کراوە چۆنێتی مێژووی بە تعریبکردنی بەڵکانە و سەرگەڕان و چۆنێتی ئێستاکە بەداخەوە جارێکی دیکە ئیدارەی ئێستای کەرکووک دەستی لە تعریبکردنی ئەو منتیقەیە هەیە و کار ئاسانی بۆ تعریبکردنەکات. ئەوانەمان هەمووی کردە ڕوو. ئێستا ئێمە لە سەروبەندی ئەوەین هەموو ئەو نووسرا و دۆکۆمنتاریانی کە لە سەردەمی بەعس دەرهێنراوە تایبەت بە تعریبکردنی ئەو منتیقەیە و تایبەت بە هێنانی عەرەبی هاوردە بۆ ئەو منتیقەیە هەمووی کۆ ئەکرێتەوە و تەوسیقێکی بۆ ئەوەی لە کۆبنەوەی داهاتوومان لە نێو لیژنەکەی خۆمان لە بەغدا بە عەرز کرێت و پاشان بکرێتە نێو تەقریرەکانمانەوە. ئێمە لامان گرینگە بە دۆکۆمنت ئەم کارانە ئەنجام دەین و لامان گرینگە هەرچی ئەو نووسراوانەی کە لە سەردەمی بەعس سەبارەت بە سەرگەڕان بە گشتی و بە ناوچەکانی تری کێشە لەسەرەکان کە داقوق و شۆن هەتاک و خانەقین زەوی زارە کشت و کاڵەکان ئەمانە کۆبکەینەوە و بیدەینە پەرلەمانی عێراق. پێم وایە ئەم بەڵگانە سوودی ئەبێ بۆ قەزیەکەمان و هەروەها سوودی ئەبێ بۆ داهاتووشمان سەبارەت بە کێشەی زەوی زارە کشت و کاڵەکان لە سنووری ناوچەکانی مادی ١